کەسێک پێیا بۆ بە ناوی یاخی تر جەنابشی تەکفیر کردووە کەسی نێشتۆتەوە یعنی بڕوا ناکەم کەسێش بیت لە حیزبی ئیسلامیەکان و لە مامۆستایان و هەر ناوەکەی جاهیلانەیە یاخی تۆ سەیریکە ئینسان لە ئیسلامە ئەسڵ ئەوەیە کە ناوی ئیستیقامە و ڕاوەستا و متەمەکین و جێگیر دابنێ ناوی یاخی ناوێکی جاهیلانەیە ئێستا بۆ نمونە هەر لە کە حیوانێک یاخیە بێڵێ ئەرێ وەڵای حشتەکە یاخی بوو یا بارگیرەکە یاخی بوو یا پێرەکە یاخی بوو یا مانگەکە بەکەڵ بوو یاخی بووە یا ئەسپەکە یاخی بوو ئەم کوڕێژ دیارە هەر کەرە هەردێ یاخیە بێ ئێ چۆن لەسەر چی من تەکفیرەکە ئەی باشە من بڕوان بەخوا و بە پێغەمبەر و بە مەلائیکەت و بە قورئان و بڕوان بە شەریعەت و بە پێغەمبەران و بە کتێبەکان و ئێ چۆن کافر مەکە ئەی باشە لەسەر چی کافر دەیگوت کاک ماکوان پێشمەرگەی بێ موسڵمانە لەسەرەوەی تەکفیریان کردووی ئەو پیاوەتیە کاک بەرزن زۆر خەتەرە ئەمانە چوار پێیان ئاخر پێشمەرگە تەکفیرەکە عەزیزەکەی من آخر پێشمەرگە تەکفیرەکەی کێ لە جیاتی پێشمەرگە هەیە ئەو میلەتە بپارێزێ ئەو میلەتە مسڵمانە ئەو پێشمەرگە مسڵمانە آخر قەی ناکە هەر ئەو جارێ هەر نازانێ بۆچی تەکفیری ئەکا تەکفیری ئەەکەی کێ خەیتە جێگایەوە ئەخر زۆر خەتەرە ئەوە چێتە پرۆژەی مخابراتی چواردەور کە کورد آخر ئەگەر سەیریکە بە قورئان سوێن بەخوای گەورە ئەگەر هەر کەسێ لەگەڵ میلەتی خۆیانە بێ خۆی گەورە ڕسوایە سەیریکە هامن چۆن چوومەتە زیندان لە زیندانە لەگەڵ ئەو مامۆساکرێکار عەزیزە تا ئێستا چونکە دژی میلەتی خۆمان نەبووین دژی ئەو وڵاتە نەبووین بزانە خەڵک ڕقی لێمانە بزانە خوای گەورە سەری بەرز کردووینەوە یا سەری بەرز نەکردوینەوە وەڵا کاک ماتمان بەڵێ ببوورە دەڵێم ئەو یاخیە هەر بە ڕەتلیش تەکفیری دەکردی دەیگو کافرە موشریکە مرتەدە ئێدەی ئاسانە منیش دەڵێم تافیهە جاهیلە سەفیهە کورە نەخوێنەوارە کورە ئاساییە جەحەندەکەی بۆگەین بە خەمز نچوو ئەزانی چی ئەوڵ ئەو کە ئەگەر پێی وابێ من کافرم من مرتدم یا مشتیکە بێ باشە منیش پێم وایە یەکەم ئەو جاهیلە چونکە جاهیل نەبێ وا ناڵێ ئەو تافیهە ئەو سەخیفە ئەو سەفیهیشە ئەو نەخوێنەواریشە باشە ئەم پێنج خەمز نجومەی پێبەخشم اینجا پێی بڵێ ئاخر ناپیاو نانەجیب باشە ماکوان لە زیندانە تو ئەگەر ڕاستەکەیت هەر عرفی ئیسلامەتیت هەیە ئەلەمەکە تایەتە دەرۆ ئەوەختەکە پیاوی لە بەردەمی خۆیەوە بڵێ یا هەرگەر عرفی عەشایریت هەیە خەڵکی عەشایر و خەڵکی پیاو لە بەردەمی هیچ کەسێکە قسەیەک ناکە کە خۆی لەوێنێ بێت چونکە دوایە بە شتێکی ترسنۆکانە و جەبانانە هەیوانیە بەڕێ وەڵڵا ئەوە لە هینێکە لە جێگایەکی ترە جاری ڕابردوو هاتمە دەرۆ هەر بینم نووسی بووی ماکوان پەمەیە وتم بە زاتی خوان ناوێکی پەمەی زۆر جوانە ئەگەر وەختی خۆشی شەڵاتینە دەرۆ فراکسیۆنشتمان دەنە ڕەنگێکی پەمەی بکەین بین باشە زۆر ئاسانە مش پێ بڵم ڕەنگ واوی هەر ڕەنگی خۆی لە ڕەنگی گۆچێ پەمەیکەن ڕەنگێکی جوانە ڕقیان لێیە لەبەرەوەی جوانە لە بەرەوەی ئافرەت ژگەوان ئافرەت بەکەم سەیرەکەن هەروایە جا کاک ماکوان بێجگەلەوەی تەکفیریشی کردووی قسەشی ئەکرد بێتۆ یادم ئایوت کاک ماکوان ئەستان هەر زۆر جاهیلە دەیوت بە بۆنێ مامۆستاکرێکار خەڵک ناسوویەتی بەس مامۆستاکرێکار دەری کرد و وەلاشی ناوی تر ئەو قسە قۆرانەشی دەکرد بەڕاستی دەربارەی جەناب وەڵڵی بڵێم چی داوت بەخۆ باشە بۆچی من ساڵم درا بەسەر و مامۆسای فەقیریش دوانزە باشە خۆت دەزانی ئادی باشە بڵێ لە شوێنەکە خۆی بجارێ پێشەمو شتێک خۆی گەورە پاداشی خێری مامۆسا باتە بەڵا پیاوێک ئەگەر بێ وەفا بێت وەفا و پیاوەتی و مامۆساکەی لە بەرچاوە نەبێ بەخوا نانەجیبە و هەتا ماویشە هەر نانەجیبە کەس گومانی تیان نییە مامۆساکرێکار دەستی خێری زۆری هەیە بەسەر یارە وەڵڵاهی برا عەزیزەکەی من ئەگەر مامۆساکرێکار نەبووایە کەس منی نانسی بەڵام قسەی ڕاستە ئەمە شتێکە کە گومانیتیانی و بەخوا خۆشم اعترافی پێەکەم خۆشم ئەو فەزلە قەت دەبیر ناک مامۆساکرێکار بەخوا منی فێری بەقەدەر ئەگەر لە ئەزهەر و لە ئومودەرمان و لە ئوموقوڕابم خوێندایە جامعەی ئوموقوڕاب جامعەی مەککەیە و جامعەی دەرمان سوودان جامعەی ئەزهەریش لە میسڕ جەناب دەزانی پێیان بەخوا بەقەدەرەوەی ئیسفادەم لێ کرد پیاوە گومانیتی ئەنیە بەس وەڵڵاهی ڕۆژێ ڕۆژانم پیاوە خراپەی منی نەوت لەکوێ منی دەرکرد و لەکوێ منی کرد نازانم زیندانێکا بێ ئەلا کولین یعنی ئەبێم قسێ منەوە ئەوە پێڵم ئەگەر تۆزێک جورئەتی پیاوەتی و نەجابەتی تیا وایە پەلەی ناگرت تا هاتمە جا بۆ کاک ماکوان هەر بۆ زانیارت تەبان ڕەخنە لەسەر مامۆستاکرێکاریش هەیە دەیوت ئەمە فتوای خراپی داوە
بەڵام سەبری لەسەر دەگرمە تەمام مۆستاکرێ کار لە زیندان دێتە دەرێ ئەو کات کە هاتە دەرێ پەشیمان نەبوو لە ڕێیەکەی خۆی هەڵوێستم دەبی تۆزێ احترامی مامۆستای کرد بوو بەڵام لەسەر جەنابت نەوەستایە پێ بڵێ چوار پێ تۆ جارێ فەرقی بینی نێوانی ئەحکامی فتوا فەرق بکە لە نێوانی ئەحکام و فتوایە وەختە قسە بکە هەر کاتێ زانی فەرق بکە لە نێوانی ئەحکام و فتوایە وەختە توانین پێی بڵێن کاکە وەڵامە زەوی پێشی بڵێ بڵێ چۆن خەڵک تەکبیر نازان مامۆستا دەڵێ ئەمن علمم نییە ڕاستە من علمم نییە بەڵام بە فیراست دەزانم چێ کافرە چێ مسلمانە والله محەممەی مادی ژە قسەیە ناکەوانی کە بەتی خۆیان بە محەممەی مادیە زانی خۆیان بە ینی شیعەکانیش قسەی وا ناکەن هەر ئەو شیعانێکی کە هەر زۆر زۆر متەطەریفن قەناعەتیان بە هین هەیە بە ئەمە چی پێ وانەیە کە خۆیان بە معسوومە معسوومە زانم بڵێ ئەو قسەیە ناکەن چونکە ئینسان دایمان تووشی هەڵا بێ ئەم فیراستە لەکوێ هێنا عاقل تۆ ئەولیای ئەوجا خۆشەکەی ئەوەیە کاک ماکوان هەموو ئەشعری تەکفیر کردووە لە لایەکی تر خۆی مەسەلەی فیراست و ئەوانە زیاتر لە تەسەوف و لە ئەشعری تا باوە تۆ ئەمە ئەکەی خەڵکی پێ تەکفیرەکەی هەر نازانی خۆشی نازانین لە سێ سەری دەرکردیە کۆنە تۆ لە ڕووی جەنابەت چوار هەر ناوەکەی دیارە یاخی هەر پێ بڵێن یاخی وەکو حشتر و بارگیر یاخی بۆتەڵ جا کاک حاجی کاروان ڕۆژێکی ئەوها دیار بوو لەسەر مۆزەی غەسە و پارەکۆکردنەوەی تەلەفۆنی بۆ کردبوو یعنی تۆرە لەو مووقفە ناسکەی ئەوەندە بێشعوری نا خۆی تەلەفۆنی بۆ حاجی کاروانی کردبوو ئیتر ناو قسان دەیگوت تۆ مشریکی و تۆ کافری و کاک حاجی کاروانی زۆر بە مؤدەبی جوابی دا وەڵڵا وشکی کرد بەس تێنە دەگەیشت وتی ئاڕاست دەکەی وەختی تەلەفۆن کرد بتی لات و عوزام دەسڕیەوە يعني اگر ئەمە مسلمان نەبوو چێ مسلمان هەی جاهل بەس تێ نەدەگەیشت ئەو هەر دەوت ناخە تۆ مشریکم حەدی چێ بە پێڵاوەکانی بە تاکێ پێڵاوی حاجی کاروانی حاجی کاروانەوەی کە کردی بەرامبەر بە غەزە سەری ئێمەش و کوردیشی بەرز کرد خۆی گەورە پاداشی خێری بە پیاوێکی دەستپاک و نەجیب خواناسە و لە حیزبێکی سیاسیە ئیش ئەکا و حیزبەکە معروف و هەموو پیاوی پیاوانە و خەڵکی خواناس کەسی نهێشتۆ تۆ ینی دکتۆر عەبدولەتیفی بینیم تەلەفۆنی کردبوو بە حیسابی خۆی پێڕا دەبوار دەیوت ئەمندا لێبوردن دەکەم کە ئەنەما وا هەست بکات داوای لێبوردن لە ڕابردووی خۆی بکە بەرامبەری بەڵام لە ئاخیرەکان وەکو بڵێ پێڕابواردنە وەڵا من داوای لێبوردن لە خوای دەکەم کە تۆم باش ڕشوان نەکردێ وستوم هێرکە باران بکەم یعنی نییە سبحان الله ئەم کۆمەڵە دکتۆر عەبدولەتیف بڵێ کاتی خۆی لە مزگەوتێکە ئەوەی هەبوو کاردانەوەیەکی هەبوو بەرامبەر دکتۆر عەبدولەتیفی کار بە بەریتانیا وەڵڵاهی من نازانمەوە بەڵام جا باشە ئەخە پێی بڵێن نانەچیت تۆ ئەگەر ئەوەندە ئازای بۆ ناشی ڕۆبەڕووی مولحید و بێدین و خوانە ناسەکان بێتەوە کەوانەش نێوەیەن بەخوا پێغەمبەر باشە خۆ ئەگەر ئێمەش هەر بە کافرە زانێک بۆ ئێمە هەر ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای متعال جل وعلا سبحانه وتعالى علەمایان ڕەحمەتی خوایان لێبێ ئەخە بڵێن نانەچی باشە خۆ من نەیەگرتوم نە کۆمەڵم نە بزوتنەوە نە هیچ کەسێکم نە لەگەڵ مامۆستا عەبدولەتیفە بەڵام ئەم مامۆستا عەبدولەتیفە ڕێزم هەیە ئاخر خۆ پیاوێکی نەجیبە عالمێکە دەرس ئەڵێتەوە خۆ گۆشتی زانایان تاڵە باشە تۆ بە عالمی نازانی ئاخر چۆنەڵی هێرکەوتی هێ باشە من شانازیمە کردەوە بۆی کە پیاوانێک ڕۆشتون هێرکیان گردە مەریوان ئەڵەبجەی ئێستا شانازی پێوە هێ بەڵام تۆ چۆن بە کەسێک بڵێ بسم الله الرحمن الرحیم إن حمد لله نحمده آخر لە خوا ناترسی آخر باشە خەڵی گوێی بۆ گریا خەڵک پێ ڕابێرێ خەڵک بۆ بە خەڵک بڵێن هەر کەسێک چۆ ناو لایڤەکەیەوە بە هەر گوێی بنووسێت تف ڕەنگ گواوی باشە بەخوا مامۆستا خەڵک پێ ڕادەبێرم ڕاستی یانی چۆن بڵێ هات تۆزێکیش خۆی قەشمەر کردی ها لە تیکتۆک ئەوانە مهم خەڵک لە خۆی کۆکاتەوەی تر جاری قسەی قۆ هەر ئاوێتە بوون و ئەو هینەکەیە چۆنەڵی ئالوودە بوو ئالوودەی ئەو ڤیو میوانە بووە بەڵێ گۆرەی مالیکە خێڕی ناولا هیچ نییە هەروە وەکو مەسەلەن زۆرجار ناوی جەنابت دەبات و ئیتر خۆ کەسی نێشتەوە کاک ماکوان یعنی ئەمە وەکو نمونە باسێ ویان پێ دەکەم مامۆستا ڕاست بوو کەوتی خۆی مامۆستاکەکان گەوری وەڵڵاهی ڕاستەکە هەر ئەو قسەی ڕاستەوە قورئان من شانازیشی پێوە مەڵە ڕاست دەکەێت جا مەبەستمەوە بە وەکو نمونەیەک هینامەوە وتت چێوچنیازە کۆمەڵ کەسێک لەو ئاستێ پیابوونە یعنەوە نمونەیەک بۆ یاخیە باسم کرد یعنی ئەوە وردە سەریان دەکردن وەڵای هەرواشمان لێ کردووە لە خوای بەزاوی خۆشم و دێک ڕسوام کرد و دوای ئیهمالم کرد و وازم لێ هێنا
پڕیدا بۆ مزگەوت و سوکایەتی بە خێر و سەدەقە و مامۆستا کوڕی پاک و مەشروعی خێری و ئەوانە دزن و پارەیان مەدەنی ئیتر نازانم یعنی مەقاشی ملحید و علمانیەکان بۆ ڕاستی کورە حەدی چییە بە قۆنەری مامۆستا کوڕی پاک بێت خۆ ئەخر مامۆستا کوڕی پاک حەلمێکی بەڕێز ئەخر بڵێ نانەجیب ئەخر باشە بڵێ مامۆستاکەی چییە نیتی نازانم ناوێری کەس بکاتە ساحیبی خۆی خۆشت و مامۆستاکەیش با بێن کورە بڵێ ئەگەر پیاوی تۆزێ پەلەمەکە تایە مەدەر بزانە چۆن سووک و ڕسوادە نانەجیبی کافرە و بەخۆ مامۆستا سبحان الله کۆمەڵە گەنجێکی هەرزەکار بێعلم ئەوەکو نمونێگە و یاخەمیناو ئەوها یعنی ئێستا فێربوونە ناوێری بکۆخی تەکفیری دەکەن هەمووی لەو ئاستان کاگماپان دەمەوێت پێ بڵێم یعنی دەمەوێت پێ بڵێم ها ئەو لەو ئاستەینە هەموو ئینسانی مەسەلەن ئاست نزم هیچ لەبار نەبوو اینجا هەر بکۆخی تەکفیرت دەکە یعنی حیزب ئیسلامیەکانیان هەموو تەکفیر تاریخ قسەیەکی زۆر جوانی مەتی خۆی لێبێ ئەفەرمێ ئینسان لەگەڵ عالمە ئەبێ بە ئەژنەوە دابنیشێ لەگەڵ پیاوی خواناس و دیندارە ئەبێ بە ئەژنەوە دابنیشێ دەست بخاتە ناو بینی ڕانەکانیەوە بە ئەدەب و بە حورمەت و لەگەڵیانە دابنیشێ جایەکەم کەسێکە لەسەر علمی ڕۆژ نووسیبێتی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ جارە بەرەو پارسەنگی ئینسانەکە ئەگەر ئینسان چونکە دین ئەگەر ئینسان بخوێنێتەوە تایە ڕەوشتی نەبوو لا ڕێ دەرەچێ ئیمامی غەزالی ئەو لاسەنگیە پارسەنگ دەکاتەوە ئەفەرمێ ئەگەر لەگەڵ عولەمایا بووی ئەبێ دەی فێربی دەست بخەیتە ناو بینی ئەژنۆکان تۆ بە ئەدەب و لەگەڵیانە دابنیشی ڕێز و حرمەتیان بگری بەڵام لە دواییە لە بەرامبەرە قسێکی زۆر عەجیبەکە من یعنی تێنە ئەگەشتم تا ئێستا ئەم واقعەم بینی ئەڵێ لەگەڵ لودبەرز بە تەواضع بۆ دەنووسێت یعنی ئەم قسەیە هەتاکو نەگەیتە بەردەمی لودبەرزێک جاوم لەگەڵ لودبەرزا زۆر ئەم ماوەیە هینم کردەوە جا چه لە سنج نابوو بێت چه لە جێگای ترا بوو بێ ئینسان کە لەگەڵ لودبەرز بوو خۆی گەورە بە تەواضع بۆ یەنووسێ حەسب قسەی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ جا لەگەڵ جاهیلە ئەگەر ئینسان بە عیلم و قسەی کرد عالمەکە جاهیلە بێ ئەنی قسەکەش لە هەمان کاتەوە قسەی ئیمامی غەزالی و ئیمامی شافعیش هەمان هاوشێوەی قسەکەی ئەو قوتێکی ئەوە شێوەی هەیە بەڵام ئەفەرمێ لەگەڵ جاهیلە پێویستە قەولا بەلیغە بە شێوەیە قسەکەی کە بنەی بەدڵیەوە باشە بەگەڕۆ لە قورئان لە سوڕەتی نیسا ئەفەرمێ وقولوا لهم قولا بەلیغە قەولێکی تند بڵێن بەدڵیانەوە چونکە ئەوانە شخصیتێکی ماسۆشی و سادیان هەیە حتاکو بە شێوەی خۆیان قسەیان لەگەڵانە کە تۆ ئیسراحەت ناکەن جا خەڵکی محتەرەم و بە ئەدەبێ کورەڵە کاکە بۆ خۆ دەخەیتە ئاستی ئەوانەوە کورە ئەوانە کەی بەشەرن ئەخر خۆی مشکلەکە لەوایە ئەمانە بەشەرنی ئەمانە نانەجیبن ئەمانە یاخین وەکو حشتون و بارگیر یاخی بوو ئەگەر بێت و بە زمانی خۆیان قسەیان لەگەڵانەکەی کاک بەرزان زۆر خەتەر جا ئەمە لیان گەڕێتە ئەو کاتە ئێمەدەن بە زمانی خۆیان قسەیان لەگەڵاک جا وەختە پێڵە ماوەرە ئاخر هیچ نەزان بزانم چۆن ئەتوانی ئەم بە چه فتوایەک بە چه ئیمامێک بە چه مامۆسایەک ئەدی قەولی عولەمایەک بێنەرەوە جا وەختە کە ئایکە فتوای ژێنێتەوە جیاوازی لەبینی فتوا ئەحکامان ناکە ئەیکە خۆشتیەکرد ئەیکە خۆشتیەکرد ببرا کورە تەکفیرکردنی خەڵک هەروە گاڵتە نییە بە قورئانەوەی کە تەکفیری خەڵک خاکەنازێکی بۆ دروست ناکرێت خاکەنازێکی بەخوا کەوشکە چایەکیشی بۆ دروست ناوەڵڵا بە دروست ناکرێت یعنی مەسڵ بۆ کەڵام بۆ دروست ناکرێت بۆشی بنیاد نان